كريم چۆنی؟ وەڵا باشمە. تو کوی؟ کەریم ئەتو دوێنێ کاک شێروان شێروانی سزادا بە هیوام تەلەفۆنەکەش قەپات نەکەی. عیب دەبی لە بۆ تو کەدا دووەرەك تەلەفۆن قەپات بکە. هۆکاری چ بوو؟ من ناوم قادر نادرە. باشە هۆی چ بوو ئەو مادەیەت لۆ زیاد کردە؟ تو داواکاری گشتی خەڵکییان داواکاری گشتی دژی خەڵکی. قەپات مەکە تکایە. بە تەلەفۆن ناوی وەرە تو لە محکەمەی جواب دەدرێەوە لە محکەمەی جواب دەدرێەوە کە کوونیە. یعنی ئێستا ئەمن لە سویدم بە قوربە ئەم لە سویدم کو بگەمە محکەمەی بەس وەرە لەو خەڵک ڕوونکەوە لەو خەڵکەوە لەو بڵاوکردنەوەشە. برا محکەمە ئەمە لە محکەمەی ساڵە لە 2 ساڵ ئەمە لە محکەمەی نزیکی 26 ساڵەمە حاکمین. بەڵێ تێدەگەی بەڵێ ئەمە ئەمە عشکەر محکەمەمان دیتە ئەمە هەلەجێ خۆم لەوانەیە 15 ساڵە لەو محکەمەی باشەکەم لەسەر نیە شتێکم لەسەر نیە ئەمە قانون کۆ تەطبیق گەیشتی کەسی ناناسم. ئەو مادە چ بوو زیادت کرد لۆ شێروانی؟ یعنی شێروان چی کردی تو 2 ساڵ و نیو زیاد کردێ؟ کە ئەتو قانونی ئەو مادەی محامیەکان چار محامی پێنج محامی دانیشتبوون. محامێکان هەموو دەزانن ئەو مادەیە چییە. ئەو مادەیە 289 مادەکە بە ئەو کابرایە بەو مادەی حالە بووە. ئەوتیان ئەتو زیادت کرد مادەی دووەم ئەتو زیادت کرد. نەخێر ئەمە مادەم بە پێی قانون گۆڕی لە محکەمەی داوا لە محکەمەی کرد مادەی 289. بەڵێ ئەو دوو مادەیە یەکیان استعمالە یەکیان تەزویرە. بەڵێ تزویری محرراتی عادی تزویری محرراتی عادیش بە 295 کە مادەکەی جونحیە. بەڵێ ئەو مادەی جونحیە محکمە سێ حاکمی لێ ئەمیش مدعیانی محکمەی قانونی تطبیق دەکەن بە جۆرەی قانونی. ئەمە تەمەشامان کردیە مستەنەدات و تەمەشای ئەدیلەمان کردێ دلیل هەبووە کە دلیلی چه هەبووە کاک کەریم دلیلی چه هەبووە؟ برا دلیل هەبووە ئەو دلیلش لە بەڵگە تاوانیەکان کە پەنجەمۆری ئەو کابرایە پەنجەمۆری کردیا بەسەر پێنجیان گوتیتیان ئەمە مکەلەفمان کردیە. لە قانون مکەلەف هەیە برا. کابرەکە بڵێ ئەمن تەوکیلم کردی یعنی چ دەبی؟ دوای ئەوە کاک کەریم تەوکیل لە ئەوراقی ڕسمی ئیمزاکردم بە ناوی خۆی تەوکیل هەیە. ئەو کابرا ئەوە هاتیە شادیدا دوای ئەوە کاک کەریم ئەتوو داواکاری گشتی چەند دزت دایتە دادگا چەند مجریمت دایتە دادگا چەند ئەوانەی خیانەتی نیشتیمانیان کردیا ئەوەی دەبابەی هینایە ئەوەی 150 خاچی فرۆشتیا ئەوەی شنگالیەوە کردیە چەندت دایتە دادگا هەستای شێروانێک 2 ساڵ و نیوت کلکەک لۆ زیاد کرد بەخۆ بە سێ و دادوەرەی کە 4 ساڵتان حکومدا چەند مجریمی ئەو خەڵکەتان دایتە دادگا. ئەتو داواکاری گشتینی؟ کاکە ئەوەی دێتەکنەمە لە مەحاکم دێتەکنەمە لە پۆلیس دێتەکنەمە لا تحقیق ولوشتان دێتەمە نمونەکەم پێ بڵێ نمونەکەم ئاخرنا تو واز لەو شروبە گشتگیریە بینە یەک بەرپرسم پێ بڵێ ئەتو داواکاری گشتی دابتە دادگا لۆ ئەو ڕۆژنامە نووسە 4 ساڵ حکم کرد بەخۆ بەو سێ دادوەرە ئەو تاوانە ئەمە لە داواکاری گشتی هەیەکمان هەیە هەیئەی جەزایی پێ دەرێت. بەڵێ ئەو هەیئە جەزاییە ئیشی ئەوەیە دەستەی مافی گشتیە. بەڵێ دەستەی مافی گشتی ئەو ئیشیە تەحریکی شەفای جەزایی و کازدیا کەسەکە دوو باسی دەکەین. باشە ئەمەنیش داوای نەزاهش دەبینین ئەمە داوایەکی ئەمە نەوە داوایشی دەبینین. تو ئێستا بڵێ ئێستا ئەتو ئەوەی کە باسی دەکەی محاکەمەکردنەکە بۆ من ئەتو خۆت دەتەوێت من محاکەمە بکەی لەسەر ئەو تەلەفۆنەی هیچی لە قانون نازانێت. باشەوە هیچ باشە ئەمە معاناتێکمانە دەستەنگۆ هەیە ئەنگۆ بەس دەرەقەتی خەڵکی هەژار دێن دەرەقەتی ئازادی خواز دێن من پرسیارن لێ دەکەم وەکو ڕۆژنامە نووسەک چەند بەرپرست دایتە دادگا گسکەکان نەگەورەکان سۆندی دەستوریت نەخواردە تۆ باش دەزانی ئەوەی دوێنێ لە بەرامبەر شێروانی کرا. لە
مۆزوعەکەی تێناگەی نانەت باش تێ دەگەم خۆت دەکەی کاچی خۆم بەس قسەی خۆت دەکەی تو هیچ مۆزوعەکەی تێناگەی نازانی چێت کاک کەریم باسی فەقیر و دەوڵەمەند لۆ مەکە باسی دەسەڵات و بێدەسەڵات لۆ مەکە ئەوە قانونە ئەجا و قانونە بەعسیەکانیش قانونێک داهاتە بەردەستیان بە قوربان خۆ حاکمەکانی هەر کەسە درا محکەمەی ئەگە فەقیرەکە دەوڵەمەندە ئەگە دەسەڵاتێکە بێدەسەڵات ئەو کابرایە حەقی هەیە دیفاع لە خۆی بکە ئەو کابرای شێروانی بەڵێ هاتە محکەمەی ئەوە شخصەکە درایتە محکەمەی ئەمە دەبێت قانونی تەفیزکەین نازانم چێریە ئەمی یەک بخۆم نازانم چێ ئەو کابرایە ویژدانت ئاسوودەیە کە 4 ساڵتان حکومدا لەسەر ئەوەی لە کاتێکدا پچە ئەو هەموو برادەرەکانی گوتیان ئەمە تەوکیلمان کردن ئەمە داواکاری گشتیمە حکوم نادە تەرحت کردی تو تەرحت کرد ئە تو 2 ساڵ و نیوەکە ئەو مادەکەیت کەت گوتیان زیاد کرد بەس بۆ خۆت یعنی ویژدان باسی دەکات دەڵێت زیاد ئەوە لە قانون نازانێت برەجێت ئەوە لە قانون کاکە ئەوات کاک تۆ دەزانی مادەی 142 قانون عقوبات باسی چ دەکات کاک عەبدولکەریم 195 چەندە کاک عەبدولکەریم برا ئێستا هاتە چەند قسە لەگەڵ کەم استفادە نانێک پرسیارە لێکم لەگەر توش دادنیشتم لەگەڵ ئەوان کەش دادنیشتم قسەم دەکەم باسی قانونی کاک عەبدولکەریم ئەوات بەندەریش بە مادەی قانونی خەڵکی حکوم دەدا وەختم نییە نانە هەیتت یەک دقە تو تاوانێکتان کردیە بە قوربە نانە لۆ داوای لێبردنە مەکە بابە لە خەڵکی ئازادی خواست کە تو مجریمێکی قانونی